زیاتر لە مانگ و نیوێکە شێروان شێروانی لە زینداندایە و تاوەکو ئێستا چارەنووسێکی نادیاری هەیە. وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێم دەڵێت کەیسی شێروان شێروانی هیچ گرفتێکی تێدا نییە و ڕێکارە یاساییەکانی بەرامبەر گیراوەتە بەر. هەرچی زانیاری پێویستە لەسەر ئەو شێروان شێروانی بڵاو کراوەتەوە کە تاوانەکانی چ بووە و لەسەر چ گیراوە بەپێی یاسا بەپێی فەرمانی دادگا و یاسا سەروەر دەبێتن و دادگاش ڕێچکەی خۆی وەرگرتووە هەم پارێزەرەکەی بینیوێتی هەم ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ڕێکخراوەکانی نێودەوڵەتی خاچی سووری نێودەوڵەتی بینیوێتی هیچ گرەیەک لەو پرۆسەیە نییە هەر کەسێک ئەوەی کە تاوانێکی ئەنجامداوە بەپێی یاسا سزای خۆی وەردەگرێت. لە بەرامبەردا پارێزەرەکەی شێروان دەڵێت تا ئێستا تەنیا یەک جار ڕێگەیان پێداوە شێروان ببینێت و چەندین جاری دیکە داوای بینینەوەیان کردووە بەڵام ڕەت کراوەتەوە کە ئەوەش پێچەوانەی یاسایە. دوای 19 ڕۆژ توانیم لە سزنیا گرتوخانی ئاسایشی گشتی چاوم بە بریکاردارەکەم بکەوێت ئەویش تەنها بۆ ماوەی 5 خولەک لە سەرەتاوە لە دەستگیرکردنەکەی نایاساییە تاکو ئێستا کە ڕێگەمان پێنادەن بتوانم بریکاردارەکەم جارێکی تر ببینمەوە بزانم بارودۆخی تەندروستی چۆنە لەبەرەوەی لە ئینفرادی دەست بەستەرە خۆی پێڕاگەاندم کە شوێنەکەی ملائیم نییە و هەروەها لە کاتی وەرگرتنی وتەکانی پێڕاگەیاندم کە وتەکانی دەستکاری کراوە هەروەها چەند جارێک داواکاریمە بۆ وەکو پارێزەری شێروان شێروانی تا ئێستا یەک وەڵامم وەرنەگرتەوە ئەوەی ئێستا کە لە بەرامبەر کەیسەکەی شێروان شێروانی دەکرێت بەڕاستی هیچ یاسایی نییە هەروەها کە سوکارەکەی خێزانەکەی کە بەڕسمی داواکاریان پێشکەش دادوەری بەڕێز کردووە تا ئێستا بەمەستی بینینی شێروان شێروانی تا ئێستا ڕێگەیان پێ نەداون کە سوکارەکەی ڕێگەیان پێ نەدراوە شێروان شێروانی ببینن تەنها ئەوەی شێروان شێروانی کردوێتی کارێکی ڕۆژنامەوانی بووە بە دوواداچوون بووە بۆ مەسەلەی ئەوانی کە ئەو خەڵکانی کە دەستگیر کراون بە تۆمەتی سیاسی و ئەوانە بەڵام ئەوانە هەمووی ئەو کەسانە کە دەستگیر کراون کەسانی ڕۆژنامەنووس و چالاکوانی مەدەنی بوونە. جگە لە شێروان شێروانی چەندین چالاکی دیکەی هەولێر و دهۆک لە ئێستادا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیر کراون و چارە نووسیان نادیارە یاساناسانیش پێیان وایە دەستگیرکردنی ڕۆژنامەنووس و چالاکان لەسەر ئازادی ڕادەربڕین لەم کابینەیەدا بووە بە دیاردە و مەترسی گەورەی لەسەر ڕەوشی مافی مرۆڤ و کۆی ئازادیەکان دروست کردووە. ڕایمێر عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.